وەرکشۆپێکمان هەیە لە بەرامبەر ڕازگۆیی و پیشەیانە کارکردن لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی هەڵەبجەدا لە مەراسیمێکدا خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە دەنگی ئەمریکا. مەراسیمەکە لە 121مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا ڕێکخرابوو. دامەزراوە حکومیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بە گرنگیەوە دەڕوانن لە کارکردنی پیشەیی و هاوسەنگیانەی دەنگی ئەمریکا و خۆشیان دەڵێن دەنگی ئەمریکا توانیویەتی دەنگی پارێزگای هەڵەبجە بە دەرەوە بگەێنێت. سپاس بۆ بەڕێستان. دیارە دەنگی ئەمریکا لە ماوەی کارکردنیدا لەم 4 مانگەدا لە سنووری پارێزگای هەڵەبجە توانیوێتی بە ئەرکی پیرۆزی خۆی کە ڕۆژنامەنووسی و گەیاندنی کار و چالاکیەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیە بۆ هەموو جیهان. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی سوپاسیانەکەین و پیرۆزباییان لێەکەین و ئەمڕۆ لەو مەراسیمەدا کە ئێمە مەراسیمی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی بینرا و بیسرا و لە پای ئەرکی ئەو خزمەتیان لە ماوەیەکی کورتە لە ماوەی 4 مانگدا لە پارێزگای هەڵەبجە بە گەیاندویانە بە جیهان. ئێمە خەڵاتی ڕێزلێنەمان بۆ دەنگی ئەمریکا هەیە لێرە و سوپاسیانەکەین و سوپاسی ئەو کار و چالاکیانیانەکەی بە تایبەتی لە بواری ئەدەبی و هونەری ڕۆشنبیری و بوارەکانی تریش لە پارێزگای هەڵەبجە گەیاندویانە موجیان. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە 27مین ساڵیادی کردنەوەی بەشی کوردی دەنگی ئەمریکادا دەڵێن لە سنووری پارێزگای هەڵەبجە بە وردی چاودێری کارەکانی دەنگی ئەمریکان کە مایەی دەستخۆشی لێکردنن. بەڵێ ڕادیۆ تەلەڤیزیۆنی ئەمریکا لە هەڵەبجە بۆ خۆی گرنگێکی تایبەتی هەیە بە تایبەت لە میانەی بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریەکانی ئەم ناوچەیە بە دەنگی دەرەوەی سنوورەکە. خۆشبەختانە ماوەیەکە ئێمە ئاگاداری کار و چالاکیەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکای کە مای دەستخۆشیمانە. لە هەرێمی کوردستاندا بەپێی ئامارەکانی سەنتەری میترۆ کە بە دوواداچوون بۆ کەیسی ڕۆژنامەنووسان دەکات دەڵێن ژینگەیەکی دژوار لە بەردەم ڕۆژنامەنووساندایە و 5 کەیسی کوشتنی ڕۆژنامەنووسانیش تا ئێستا لە هەرێمی کوردستاندا یەکلا نەکراونەتەوە. ئێمە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە دووبارە لە کۆڵینەوە لەو کەیسانەدا بکات کە ڕۆژنامەنووسان تایدا زەرەربەر بوون ئەشکەنجە دراون و تەنانەت 5 کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسانمان هەیە کە تا ئێستا بەکراوەی ماو نەتەوانەیە. بۆی ئێمە داوامان وایە لە حکومەتی هەرێمی کوردستان کە بەجددی دۆخی ڕۆژنامەنووسان بەرەو باشتر بەرێ چونکە ئەوەی کە ڕاپۆرتە دەوڵەتەکان ئاماژی پێ دەکەن کە هەرێمی کوردستان و عێراق کە هەرێمی کوردستانی بەشێکە لە عێراق ژینگەیەکی مەترسیدارە بۆ کاری ڕۆژنامەنووسی. بەشی کوردی دەنگی ئەمریکا لە 25 چواری ساڵی 1992 کراوەتەوە. لە سنووری پارێزگای هەڵەبجەشدا ماوەی 5 مانگە کارە ڕۆژنامەوانیەکانی دەست پێ کردووە. وەک بەرپرسانی پارێزگاکەش ئاماژەیان پێکرد توانیوێتی دەنگێکی ڕازگۆ و هاوسەنگانەی هاوڵاتیان بێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.